بسم الله والحمد لله والصلاة والسلام على رسول الله. مسلمانانی بەڕێز لە خزمەتتان داین لە درێژەدان بە گرنگی و ڕۆڵی ئافرەت لە پەروەردەدا چەند خاڵێک و چەند بابەتێکمان ئاماژە پێکرد. گەیشتینە چەند اقتراح و پێشنیارێکی پەروەردەیی بۆ دایک، و طبعاً ئەمە تەنها بۆ دایک نییە بەڵکو بۆ باوکیشە، بەڵام زیاتر وەک پێشتر باسمان کرد بەهۆی زیاتر پەیوەستبوونی ئافرەت بە پەروەردەوە و گرنگیدانی بە منداڵەکان لە چاو باوک زیاتر قسەکان ڕووی لە دایک دەبێت. یەکەم اقتراح و پێشنیار گرنگیدانە هەستکردنە بە گرنگی و پیرۆزی پەروەردەکردن. ئەوەی گرنگە بیزانین پەروەردەکردن ئەرکێکی قورسە لە مەسئولیەتێکی گەورەیە لەسەر شانی دایک و باوک، بەڵام بەرهەمەکەی ئەگەر نەتیجەی باشی هەبێت و هەوڵدانەکەیان بۆ پەروەردەکردنی منداڵەکان بێ لەسەر شەریعەتی خوای گەورە، پاداشتەکەشی گەورەیە و هەرچەندێک مەشەقەتی تێدا بێت هەموو کاتەکان و ساتەکان دەبێتە عیبادەت و ژیانی دنیایی و قیامەتیشمان گۆڕانکاری بەسەردادێت و ژیانی دنیامان خۆش دەبێت بەوەی کە تەعاملمان بە پێی شەریعەت دەبێت و لە قیامەتیشدا خوای گەورە مادام ئێمە لە پێناو ڕەزامەندی خوای گەورە و منداڵەکانمان پەروەردە کردووە لەسەر پەروەردەیەکی ئیسلامی، هەرچەندێک ماندووبوونێکمان بینی بێت ئەو ماندووبوونەمان لەبیر دەچێتەوە بەوەی کە خوای گەورە پاداشتی نەبراوە دەدات بەو کەسانی کە منداڵەکانیان لەسەر پەروەردەی شەریعەتی خوای گەورە پەروەردە کردووە و ئامادەیان کردوون بۆ لە خزمەتدابوونی شەریعەتی خوای گەورە. یەکەم شت لە پرۆسەی پەروەردەکردندا ئەوەی گرنگە دایک و باوک هەست بە گرنگی پەروەردە بکەن و هەست بە مەترسی پەروەردەش بکەن. ئەگەر پەروەردە باش بێت چه ئەنجامێکی دەبێت، ئەگەر پەروەردە خراپ بێت چه ئەنجامێکی دەبێت، و هەست بەوە بکەن کە منداڵ ئەمانەتێکی خوای گەورەیە و مەسئولیەتێکە و ئەو پەروەردەی ئەوان دیکەن بەشێکی گەورەی لە مستەقبەلی منداڵەکان و کوڕەکان و کچەکانیان. یعنی کە دەڵێن پەروەردەکردن مەبەستمان پەروەردەکردنە بە هەموو مەعنا گشتیەکەی، مەعنا بەرفراوانەکەی. تەنها پەروەردەکردن تەنها عقوبەدان و فەرمان پێکردن و نەهیلێکردن نییە، تەنها بڵێ عقوبەیە و ئەوە بکە و ئەوە مەکە، نەخێر. چونکە بەڕاستی بەداخەوە زۆربەی خەڵک وا دەزانێت پەروەردەکردن تەنها ئەوەیە کە تۆ عقوبەی منداڵەکەت دەی، بڵێ ئەوە بکە ئەوە مەکە، ئەمری بەسەردا بکەی. بەڵکو مانای پەروەردەکردن زۆر بەرفراوانتر و زۆر زیاترە لەمە. یعنی بە معنای کەلیمە مانای ئەوەیە کە تۆ منداڵەکەت ئامادە بکەی، یعنی لە هەموو لایەنە کەسایەتی منداڵەکەت دروست بکەی، نەک تەنها ئەمر و نەهی بەسەردا بکەی، نەک تەنها عقوبەی بدەی، بەڵکو کەسایەتی و منداڵە دروست بکەی لە ڕوانگەی لایەنی ئیمانی منداڵەکە پەروەردە بکەی، لایەنی جەستەیی منداڵەکە پەروەردە بکەی، لایەنی دەرونی منداڵەکەت و عەقڵیەت و تێڕوانینی منداڵەکەت بۆ بابەتەکان پەروەردە بکەی. یعنی وا بکەی شەخسیەتێکی متەکامل و تێر و تەسەل و کامڵی هەبێت. و پێویستە کە دایک و باوک بزانن کە ڕۆڵی ئەوان ڕۆڵێکی گەورە و کاریگەر و پیرۆزە لە ئەوەی کە ئایا شەخسیەتی منداڵەکەیان لە داهاتوودا چۆن دەبێت. و گوتمان لە ڕوانگەی دینیشەوە بە هەمان شێواز، ئەگەر لە ڕوانگەی دینیشەوە سیر بکەین تەنها ئەمرکردن نییە، عقوبەدان نییە. بۆ نمونە منداڵەکەت ئەگەر بینیت نوێژی نەکرد لێی تووڕەبی، نا، یعنی لایەنی پەروەردەی و تێڕوانین و دیدی پەروەردەکردن زۆر بەرفراوانترە لەوە. ئایا بێنە پێشای خۆت کەسێک بێنە کە منداڵەکەی نوێژ ناکات لێی تووڕە دەبێت و عقوبەی دەدات، لێی دەدات، و کەسێکی تریش بێنە
خۆشەویستی نوێژکردن لە دڵی منداڵەکەیدا دەسەقێنێت. سەیریکە هەردووکیان لە دڵسۆزیانەوەیە، هەردووکیان حەز دەکەن منداڵەکەیان نوێژ بکات، بەڵام ئەوەی یەکەم عقوبەیدا ئەوەی دووەم خۆشەویستی نوێژی لە دڵدا چەقاند. کەواتە بزانە کام پەروەردەی کاریگەر دەبێت. یاخود کەسێک بێنە پێشچاوی خۆت فەرقی ئەو دوو کەسە بکە، یەکێکیان منداڵەکەی جنێوێک دەدات قسەیەکی ناشرین دەکات عقوبەی دەدات، و کەسێکی تریش لە ناو پەروەردەکردنی منداڵەکەیدا لە بیر و هۆش و دڵی منداڵەکەدا ئەوە دەچەقێنێت کە قسەی ناشرینی ڕق لێ بێتەوە و قسەی جوان و ڕێزداری خۆش بوێت. دەبینی هەردوو ئامانجەکان بۆ یەکشتن، بەڵام تەریقەتەکان جیاوازە کە دەستبینین کام تەریقەیەش سەرکەوتووە و ئاسانکارتریشە. بۆ نمونە کەسێک خۆشەویستی نوێژ لە دڵی منداڵەکەیدا بچەقێنێت وا پەروەردەی بکە کە نوێژی خۆش بوێت، ئەوە ئەو منداڵە خۆی هەڵدەسێ نوێژ دەکات. تەنانەت جگە لەوەی کە نوێژەکەی نەفەوتاوە تۆش ئەرکێکت لەسەر کەم دەبێتەوە بەوەی کە تۆ پێی ناڵی هەستە نوێژەکەت بکە ئەگەر نێکت عقوبەی بدەی. نەخێر، لەوانەیە زۆرجار ئەو تۆ ئاگادار کات و بڵێ هەستە نوێژەکەت بکە. کەواتە یا ئەو داوات لێ بکە بە هەستی نوێژ بکەین، باوکە نوێژ بکەین، دایکە با نوێژ بکەین. کەواتە فەرقەکان گەورەیە، ڕاستە یەک ئامانجە، بەڵام دەبێ بزانین کام ڕێگای هەڵدەبژێرین. ئەمە تەنها بۆ نوێژ نییە، تەنها بۆ مەسەلەی قسەکردن نییە، بۆ هەموو بوارەکانی تری پەروەردە، بۆ هەموو خاڵەکانی تری ژیان، بۆ هەموو بابەتەکانی تر کە دێنە پێشەوە و پێویستیان بە ڕاستکردنەوەی منداڵ هەیە، ئەم قسەیە ڕاستە و ئەم هەنگاوانە دەبێت بگیرێتە بەر. خاڵی دووەم گرنگیدان ئەوە لە بابەتەکانی پێشتری جا باسمان پێکردووە، ئاماژەمان پێداوە گرنگیدان بە نیزام و تەنزیمی ماڵ. لە هەرە کارە گرنگەکانی پەروەردەکردن کە باوک و دایک تێیدا هاوبەشن، بەڵام وە گوتمان دایک زۆربەی کات لە ماڵەوەی و ئاگداری حاڵی منداڵەکانە و تەعاملی زیاترە، بۆیە زیاتر دەبێت ئیهتیمام بە نیزامی ناوماڵ بدرێت، و ئەوە تەنزیماتی کە لە ناو ماڵدا دەبێت تەئسیر لەسەر سلوکیات و پەروەردەی منداڵەکەت دەکات. چونکە ئێستا سیر بکەین بەڕاستی ئەم ئومەتی ئیسلامی بەگشتی و لە ناو خۆشماندا بە تایبەتی ئەوە دەبینین کە مەوعیدەکانمان ڕێک نییە، لە ژیانی ناوماڵی خۆماندا کاروبارمان ڕێک نییە، تەعاملمان لەگەڵ خەڵکی ڕێک نییە. یعنی وای لێ هاتووە ئەم کاریگەربوونی ئەمانە، یعنی ئەو خاڵانەی کە باسمان کرد مەوعید ڕێک نەبوون و ڕێک نەبوونی ژیانی ناوماڵ و تەعاملکردمان لەگەڵ خەڵکی وای کردووە بیرکردنەوەشمان سەقەت بووە، بیرکردنەوەشمان فەوزاویە، ئالۆزە، ڕێک و پێکی پێوە دیار نییە، بەرنامە ڕێژی پێوە دیار نییە. دەبینی بە کەسێک دەڵێ سەعات 8 دەبینم، سەعات 9 دەڵێ چارەگێکی تر دێم، هەر ئاگاداریش ناکاتەوە، مەوعیدەکانمان ڕێک نییە. یعنی بە هەموو شێوازێک لە هەموو ناحیەکاندا تووشی کێشە و گیر و گرفت بووین. ئەوەش لە شووە سەرچاوی گرتووە کاتێک کە تۆ لە ماڵەوە تەنزیم و بەرنامەت هەبوو، کاتەکانت ڕێکخراو بوو، ئیشەکانت منەظەم بوو، گرنگی و ئیلتیزامت هەبوو بە کات و بە بابەتەکانەوە، ئەوە ئەو کات لە دەرەوەش تەعامل لەگەڵ خەڵک ڕێک دەبێت کە ئەوەش لێ هات وەکو باسمان کردووە کە شارەکان لە چی پێک دێت، گەڕەکان لە شێ پێک دێت. طبعاً هەمووی لە عائیلەکان پێک دێت و لەسەر عائیلەکانش لە شەخسەکان پێک دێن. هەر کاتێک شەخسەکان ڕێک بوون و بەرنامە ڕێژی و نیزام هەبوو، کەواتە شارەکە هەمووی ڕێک دەبێت و کۆمەلگاکە هەمووی بەیەکەوە ئیلتیزامات و نیزامێکی پێوە دیار دەبێت. بۆیە گرنگە کە بگەڕێنەوە بۆ بە نیزامکردنی کارەکانمان و مەوعیدەکانمان، و پێویستە فێریان بکەین هەر لە سەرتاوە لە منداڵیەوە کە ژوورەکانیان چۆن ڕێخن، یاریەکانیان، کتابەکانیان، پێداویستەکانی خۆیان چۆن ڕێبخەن و تەنزیمی بکەن، و چۆن تەعامل لەگەڵ میوان بکەن، و چۆن پێشوازی لە میوان بکەن، و چۆن چ کاتێک بێن لە مەجلیسدا بنیشن، چ کاتێک لە مەجلیسدا نەنیشن، کە ئەمانەت هەموو تەنزیم کرد. کەواتە تۆ کەسێکی بەرهەمهێنەرت دروست کردووە و کەسێکت ئامادە کردووە کە دەتوانێت لە دەرەوەش تەعاملی لەگەڵ خەڵک ڕێک بێت، دەتوانێت خەڵکیش هان بدات بۆ ئەو ڕێکبوونە و
و کۆمەلگا بگۆڕێت. خاڵی سێم هەوڵدان بۆ زیادکردنی ئەزمون و خیبرەی پەروەردەکاری. کاتێک کە تۆ دایک و باوک هەستیان بە گرنگی پەروەردەکردن کرد کە زانیان پەروەردە چەند گرنگە، ئەو کاتە هەوڵیش دەدات شارەزا بێت خیبرەی زیاتر وەربگرێت بۆ ئەوەی ئەو خیبرە کۆمەڵایەتیانەی کە کەسانی تر هەیەە، کەسانی خاوەن ئەزمون هەیەە، ئەو خیبرانە وەربگرن و لە ماڵەکانی خۆیاندا و لە ژیانی ڕۆژانیاندا تەطبیقیکەن لەگەڵ منداڵەکانیان. ئەو خیبرە وەرگرتنانش لە چیەوە وەردەگیرێت؟ یەکێک لەوانە سەرچاوەکانی زیادکردنی خیبرە خوێندنەوەیە کە زەرورە دایک و باوک کتێب بخوێنەوە لە بواری پەروەردەدا و کاتێک لە کاتەکانیان تەرخان بکەن بە تایبەت بۆ ئەوەی بەیەکەوە کتاب بخوێنەوە، کتابی پەروەردەی بخوێنەوە، دایک و باوک بەیەکەوە دابنیشن قسە لەسەر شێوازی پەروەردەکردنی منداڵەکان بکەن، غەڵەتێک لە منداڵەکاندا هەیە قسەی لەسەر بکەن، چۆن ئەو غەڵەتە ڕاستکەنەوە، چۆن ڕێگا چارەیەکی باشی بۆ بدۆزنەوە بەبێ ئەوەی کە تەسیراتی سلبی لەسەر منداڵەکانیان دابنێن. گوتمان خوێندنەوە بە تایبەت گەوهرەیەکی گەورەیە، گەوهرێکی بەنرخە کە دەتوانی ئەزمموی کەسانی سەرکەوتوو و کەسانی سەرکەوتوو لە بواری پەروەردەکردن و تەعاملکردن لەگەڵ خەڵک و منداڵەکاندا لە ماوەی چەند سەعاتێک و دەتوانی بەچارنێ بە چەند ڕۆژێک کتابێک بخوێنیەوە و ئەو ئەزمونەیان لێ وەربگری. ئەگەر بین بەراوردێک بۆی خۆمان هەڵبسەنگێنین ئایا چەند گرنگی بە پەروەردە دەین، با بین بەراوردێکی خۆمان بکەین ئایا چەند کتێبی پەروەردەیمان خوێندێتەوە. بە ڕێژەی خوێندنەوەمان بۆ کتابی پەروەردەی و بۆ نەک تەنها کتابی پەروەردەی بەجیا بەڵکو بوارەکانی تریش کتابی فقه و عقیدە و هەر بابەتێکی تر کە دەتوانین لە بواری پەروەردە سوودی لێ ببینین، هەر کتابێک تر کە بیخوێنینەوە بە ضرورەتەوە تەماشای بکەین بۆ ئەوەی لە ژیانی ڕۆژانەماندا لە پەروەردەکردنەکانماندا تەطبیقی بکەین. ئەگەر هاتوو بەراوردمان کرد ئایا چەند کتابمان خوێنێتەوە بۆی لە بواری پەروەردە سوودی لێ بینین، ئەوە بۆمان دەکەوێت کە چەندە گرنگیمان داوە بە بواری پەروەردەکردن. و خاڵێکی تر بۆ لەو سەرچاوانەی کە دەتوانین خیبرەی پەروەردەیی لێ زیاد بکەین، ئەویش سەردانی عایلی لە کاتی سەردانکردندا لەگەڵ عایلەیەکی تردا کە تۆ سەردان دەکەی، قسە دەکەی، وا باشە قسە بکرێت لە بواری بابەتی پەروەردەیی و ئیسیفادەکردن لە ڕەئی دایکان. بۆ نمونە لە عایلەیەکدا دایکێک ڕەیەکی هەیە، دایکێکی تر ڕەیەکی هەیە، باوکێک ڕەیەکی هەیە، باوکێکی تر ڕەیەکی کێ هەیە و موشکیلەکان و تەجروبەکانی یەکتر ئاڵوگۆڕ بکەن و بزانن چارەسەری و کێشانە چیە و ئیسفادە لەو خیبرانە بکەیت، لەو مەجلیسانە بکەیت. مەجلیسەکانمان ئێستا بەداخەوە هەمووی بە قسەی باتڵ، بە غیبەتکردن، بە باسی سیاسەتکردن، دڵعاجزکردن، پلانداڕاشتن بۆ یەکتر. مەجلیسەکانمان مەجلیسی دینی و بەرەکەتدار نەماون کە داش دەنیشین ڕق و کینە، شەڕ و ناخۆشی و بوختانکردن و هەڕەشەکردن و والحاصل دڵیێشاندنی یەکتر و عاجزکردنی یەکتری پێوە دیارە. یاخود باسی مادە دەکرێت، باسی پارە دەکرێت، یعنی ئەوانەی کە باسی لێوە ناکرێت لایانی پەروەردەی و گرنگی نەدانە بە پەروەردەکردن، یاخود لە مەجلیسێکدا دەنیشی منداڵەکەش لێوە دانیشتووە، دایک و باوک بەس دەست دەکەن بە غیبەتی منداڵەکانیان. باسی دەکات دەڵێەوە عەجوولە، هیچ نازانێ، ئیزعاجە، ئاوایە ئەو دەڵە وەڵامی من خەراتر، ئەو هەر ئاوایە، تۆ هەر چاکەی وایە. طەبعاً ئەوانە غەڵەتە. تۆ مەیە باسی گلەی ئەو بابەتانە لای خەڵک بکەیت، وەرە چارەسەر بۆ کێشانە بدۆزەوە، یا منداڵەکەت مەشکێنەوە لە ڕووی میوانەکان و لە ڕووی خەڵکەوە. ئەگەر سەڕیح بین لەگەڵ خۆمان یعنی بێنە بەرچاوی خۆت کە باسی ئەو مەجلیسا هەبوو، حەقا گلەی لە منداڵەکان بکەین یان گلەی لە خۆمان بکەین. ئەگەر بە وجدانەوە بڕیار بدەین ئایا چێمان لە پەروەردەکردنەکەی خۆمان ڕازیە،
ئەگەر دانیشتین گلەیمان لە ڕفتارێک منداڵەکەمان بوو دەیەوێت بڵین منداڵەکەمان خراپەوە یان بڵین بەڕاستی لە پەروەردەکردنی منداڵەکەمدا کەم تەرخەم بووم کە نەمتوانیەوە ئەو سیفەتەی پێتەرەکەم یان نەمتوانیەوە ئەو سیفەتە جوانەی فێر بکەم. طبعا ئەگەر سەریح بین و بە ویژدان و بە ئینسافەوە بڕیار بدەین لە سەدا 90 حاڵەتەکانیش دەتوانین بڵین زیاتریش گلەیەکە دەبێت بێتەوە سەر خۆمان و بڵین خۆمان کەم تەرخەم بووین و نەمانتوانیەوە پەروەردەیەکی جوانیان بکەین و بە شێوازێکی شەرعی و ڕێک تەعامل لەگەڵ منداڵەکانمان بکەین. و خاڵێکی تر لە زیادکردنی خبرەی پەروەردەیی خاڵی سێم لقی جیم بڵین ئەوەیە ئیستیفادەکردن لە تەجروبە. بۆ نمونە عایلەیەک منداڵێکیان هەیە، لەو منداڵە هەندێک غەڵەتیان کردووە درکیان بە غەڵەتەکانیان کردووە کەم و کوڕەکانیان کردووە، بۆ منداڵی دووەم ئەو غەڵەتانە دووبارە نەکرێتەوە. لە منداڵی دووەم غەڵەتێکیان هەبوو نەقسێکیان هەبوو لە مەریە منداڵی یەکەم باشتر بوون، بەڵام لە منداڵی دووەمدا نەقسێکی تریان هەبوو خاڵێکی تریان هەبوو کە دواتر درکیان پێکرد. لە منداڵی سێمدا هەست بە کەم و کوڕەکانی منداڵی دووەمیان بکەن، لە منداڵی سێمدا ئەو هەڵانە ڕاست بکەنەوە، ئەو غەڵەتانە دووبارە پێدا تێپەڕ نەبنەوە. واتە ئینسان هەمیشە بە دوای کەم و کوڕیەکانیەوە بێت و کەم و کوڕیەکانی ڕاست بکاتەوە و دووبارە لە هەمان بە شوێن پێی هەمان هەڵەی جارەکانی پێشوودا نەڕوات. واتە ئینسان نابێت مار لە یەک کوونەوە دوو جار بیگەزێ. خاڵی چوارەم لە ئیقتیراحاتەکان گرنگیدان بە جێبەجێکردن و پڕکردنەوەی پێداویستیەکانی منداڵ. منداڵ حاجەت و پێویستی زۆری هەیە، بەڵام بەشێکی لەو حاجەت و پێویستیانی کە ئێمە باسی دەکەین ئەویش ئەوەیە کە گرنگیدان پێداویستی بە گرنگیدانێکی ڕاستەوخۆ. منداڵ پێویستی بە گرنگی پێدانێکی ڕاستەوخۆ هەیە. منداڵ پێویستی بەوەیە کە جێگەی گرنگی پێدانی کەسانی تر بێت، بە تایبەتی دایک و باوکی، و ئەو پێداویستیە ئەو حاجەتەش هەر لە منداڵیەوە لەگەڵی گەورە دەبێت. وەکو دەبینین کە زۆر جار منداڵێکی بچووک بۆ دایک و باوکی پێدەکەنێت. ئایا پێکەنینە بۆ چییە؟ بۆ ئەوەیە سەرنجی دایک و باوکی ڕاکێشێت، خۆشەویستی دایک و باوکی بەدەست بێنێت و ئەوانش گرنگی پێ بدەن و لێ نزیک بن. و ئەوەیش هەوڵ دەدات ڕەتفعلی دایک و باوکی ببینێت بەرامبەر بە ئەو بۆیان پێدەکەنێت بزانێت دایک و باوکیشی چۆن گرنگی پێدەن و ڕەتفعلی ئەوانی چۆن دەبێت بۆ ئەو. و لە نمونەی گرنگی پێدانی ڕاستەخۆ بە پێداویستەکانی منداڵ هەر لە تەمەنێکی زووە گرنگی پێدان بە خواردنی، گرنگی پێدان بە خواردنەوەی و دوورکەوتنەوە لەوەی کە وا هەستکا تۆ قەلەقی بەرامبەری تۆ ئیزعاجی بە ڕەفتارەکانی و سەرباری ئەوەی کە نابێت جنێوی پێ بدرێت و نابێت سەرکۆنێکی بڵێ یاخود وشەی نەشیای پێ بڵێ یا بڵێ ئەدەبت باش نییە یان بڵێ ئیزعاجی، ئەمانە هەمووی تەئسیری سلبی لەسەر منداڵدا دەنێت. یاخود جاری وا هەیە منداڵێک برسیەتی، طبعا منداڵ ناتوانێت خۆی خواردنی خۆی ئامادە بکات، بانگی دایکی دەکات، دایکی دەڵێت یان بانگی باوکی دەکات، دەڵێ ئەم بێ ئیزعاجی ئەوە کەی کاتی ئەوەیە یان ئەوە چی ئەدەبێکە. ئەمانە هەمووی غەڵەتێکی کوشندەیە کە دایکان و باوکان لێ بێ ئاگان. و پێویستە دایک و باوک گرنگی تایبەت بدەن بە تایبەت منداڵی بچووک گرنگی تایبەت بدەن بە ڕێخستنی کاتەکانی ڕێخستنی خواردن و خواردنەوەی و سەرکۆنەی نەکەن و قسەی وای پێنەڵێن کە ئەو منداڵە بشکێتەوە. و بە تایبەت لە حاڵەتی مانگی ڕەمەزان کە بەرەو ڕووی مانگی ڕەمەزان دەڕۆین، خۆ
خوای گەورە بە نسیمان کات کە تیایدا بە جوانی خوای گەورە بپەرستین و تەنها خۆبرسیکردن و خۆتین و کردنمان بۆ نەمێنێتەوە. خوای گەورە لە ئەزر و پاداشتی مانگی ڕەمەزان و شەوانی قەدر بێبەشمان نەکات و بە نسیبمان بکات. لە مانگی ڕەمەزاندا ئەو غەڵەتە زۆر دەبینرێت، بە تایبەت دایک و باوک بە ڕۆژوون و زۆر جار کاتی ژەمی نیوەڕۆ دایکان و باوکان بۆ ئیسراحەت بێت بە شەر شێوازێک بەسەر خەوێک دەشکێن و ئیسراحەت دەکەن، منداڵەکەی وەلاوە دەنێ و ئیهمالی دەکات، گرنگی پێنادات لە خواردن و خواردنەوەی لە تەعامل لەگەڵکردنی دوور دەکەوێتەوە لەوە. ڕۆژووکردن تەنها ئەوە نییە کە تۆ خۆت برسی بکەیت و خۆت تینو بکەیت، بەڵکو دەبێت تەعاملەکانیشت ڕێک بێت و ڕەمەزان دەبێت ئینسان فێری سەبر و تەحەموول و گەڕانەوە بکات بۆ شەریعەتی خوای گەورە، نەکەوەی کە تۆ ئەوە چییە بە ڕۆژووی بیکەیە شەڕ لەگەڵ دەور و بەرت. نەخێر، دەبێت ئینسان کە بە ڕۆژوو بێت کارەکانی نیزامی زیاتری پێوە بێت، چوست و چالاکتر بێت، چوست و چالاکتر بێت لە کارەکانی وەک لە ڕۆژانی تر، نەک ڕەمەزان ببێتە کات و سات و مانگی بێزاربوون و بێزاری دەربڕین و تەمبەڵبوون و یعنی دوورکەوتنەوە لە چالاکی. بەڵکو ئینسانی مسلمان ڕەمەزان بۆوەیە ئینسان فێریەوە کاک ئەگەر برسی و تیونش بی هەر چالاک بی هەر تەعاملت باشتر بێت و ئینسان دوورکەوێتەوە لە قسەی ناشیرن لە ڕەفتاری ناشیرن، ئینسان دەست بگرێت بە شەریعەتی خوای گەورەوە تەوبە بکات. یعنی ڕەمەزان وەکو دەرسێکە بۆ ئەوەی کە ئینسان بە خۆیدا بچێتەوە، ئینسان فێری جوان تەعاملکردن و جوان پەرستنی خوای گەورە ببێ و لە جوان پەرستنی خوای گەورەش ئەوەیە کە تۆ تەعاملت لەگەڵ خەڵک بە پێی شەریعەتی خوای گەورە بێت و تەعاملت لەگەڵیان جوان بێت. و خاڵێکی تر لە گرنگی پێدانی منداڵ ئەوەیە کە بە جوانی ژویان بۆ بگری. بۆ نمونە منداڵێک تێت چیرۆکێک باز دەکات، بابەتێک دەژێڕێتەوە، قسەیەک دەکات و یاخود پرسیارێک دەکات پێویستی بە وەڵامە، یان هەندێک کات دەتوانیت تۆ بتێ منداڵەکەت بجوڵێنی پرسیاری لێ بکەی، تۆ بە جوانی بێدەنگ بوەستە بۆی گوێی بۆ بگرە. ئەو کاتە منداڵەکەت چەند ئیسفادەیەک دەکات لەو موقیفەیەدا، تۆ چەند ئیسفادەیەک دەکەی. منداڵەکەت سیقە بە خۆبوونی زیاد دەکات، هەز دەکات ڕێز و تەقدیری لای یعنی ڕێزی منداڵەکە تۆم ڕێزی منداڵەکەت لایە، گوێی بۆ دەگریت وەکو بە سوک سەیری ناکەی و دیسانەوە فێر دەبێت کە تۆش قسەت کرد ئەو بێدەنگ بێت. کەواتە سەرباری ئەوەی کە تۆ ڕێزت لە منداڵەکەت گرت و فێری گوێگرتنت بوو لە تۆوە، ئەو کاتە ئەویش گوێ بۆ تۆ دەگرێتەوە و لە تەربیەتکردن و پەروەردەکردن بەم شێوازەدا دواتر خۆشت سوودمەند دەبیلێ. و بەتایبەت بتوانری ئینسان وا بکات فکرە و هەندێک اقتراحات بە منداڵەکەی مێشکی منداڵەکەی بجوڵێنێت، وا بکات هەندێک فکرەی بدات، هەندێک پرسیاری لێ بکات بۆی منداڵەکەی بیر بکاتەوە و سیقە بە خۆبوون و هەوڵدان بۆ تێگەیشتنی زیاد بکرێت. بە تایبەت باوک و دایک نابێت ماندووبوونی جەستەییان بەهۆی ئیشوکارەوە بێت یان بە هەر هۆکارێکەوە بێت ببێتە هۆی ئەوەی کە ڕقی خۆیان و ماندووبوونی خۆیان بەسەر منداڵەکانیاندا بڕێژن، چونکە دایک و باوک زۆر جار هەیە لە ئیش دێنەوە ناڕەحەتە، ماندوویە، هیلاکە، کێشەیەکی بۆ دروست بووە، یعنی وا هەز دەکات کە زۆر ناڕەحەتە و باوکە هەز بە ئیزعاجیەکی زۆر دەکات کە هاتەوە منداڵەکەی چاوەڕوانی شتی تر لە باوکی دەکات. منداڵەکە چاوەڕێی ئەوەیە کە باوکی قسەی لەگەڵ کات، یعنی ڕۆڵی باوکاتی خۆی بۆ بژێڕێت، یاخود دایکی ڕۆڵی دایکاتی خۆی بۆ بژێڕێت. تۆ نابێت ئیشی و مشکیلە و ناڕەحەتی ئیشەکەی خۆت تێکەڵ بە پەروەردەکردنی منداڵەکانت بکەیت، نابێت تەعاملکردنێکی میزاجیانە بکەیت، نابێت میزاجیانە بڕیار بدەی و منداڵەکان نەزانن چۆن قسەت لەگەڵ بکەن یان بە چ زمانێک قسەت لەگەڵ بکەن. ئەوە مشکیلەیە و دەبێت دوورکەویەوە لە ئێمە دووربین لە ئەوەی کە کێشەکانی ئیش و دەرەوە تەئسیری هەبێت لەسەر پەروەردەکردن و
تەعاملکردن لەگەڵ منداڵەکان. و خاڵێکی تر لە اقتراحاتەکان منداڵ پێویستی بە سیقە پێبوونە لە حاجەتەکان و پێداویستەکانی منداڵ. خاڵی چوارەم لە اقتراحەکان بریتی بوو لە گرنگیدان بە پێداویستەکانی منداڵ. یەکەم پێداویستی گوتمان گرنگی پێدانێکی ڕاستەخۆ بە منداڵ. خاڵی دووەم لە گرنگیدان بە پێداویستەکانی منداڵ پێداویستی منداڵ بۆ سیقە پێبوون. منداڵ پێویستی بە سیقە هەیە. منداڵ پێویستی بۆ یەکە هەست بکات سیقەی بە نەفسی خۆی بێت و واش بزانێت و دڵنیا بێت لەوەی کە ئەوانی تریش سیقەیان پێیەتی و ئەویش ئەوە چۆن دەزانێت و چۆن درک بەوە دەکا منداڵەکەش. زۆرجار دەبینین منداڵ دەڵێ حەز دەکەم گەورە بم، من گەورە بووم، یاخود من بەهێزترم لە فڵان کەس، من ئازاترم. ئەمانە بۆ چییە؟ بۆ سەرنجڕاکێشانی کەسی بەرامبەرە و درک ئەومان پێ دەڵێت کە ئەو منداڵە پێویستی بەوەیە کە پێویستی بە سیقە پێبوونە و یاخود وا بکرێت منداڵەکە سیقە بەخۆبوونی تێدا گەشە پێ بدرێ. و پێویستە وا لە منداڵەکانمان بگەێنین ئەو بیر و باوەڕە لە دڵی منداڵەکانماندا چەقەرە پێ بدەین کە ئەو منداڵانە دەتوانن کە زۆر ئیش بکەن، زۆر کاری باش بکەن، زۆر کاری جوان بکەن. طبعاً ئەو سیقە بەخۆبوونەوە بەسمان پێلەوە نیە تۆ وای لێ بکەی غڕور ببێ، یاخود وای لێ بکەی لە حەدی خۆی دەرچێ و ڕێز بۆ کەس دانەنێ، یاخود ئەو سیقە پێبوونە و ئەوەی کە تۆ وای حەز دەکەی ئەو گەورەیە وا بکات خۆی فەرز کا بەسەر کەسانی تردا. نەخێر، دەبێت تێبگەێنی کە ئەمە ئەوە نییە و بەکردار لەم حاڵەتانی بۆ ڕوومکەوە، بەڵام واش نابێت سەرکۆنەی بکەی بە جۆرێک کە ئەو هیچ سیقەی بەخۆی نەبێت و یعنی لە هەموو کارەکانیدا قەلەق و دوودڵ بێت. و زۆر جار دەتوانی کارێکی ئاسانی پێ بسپێری و کەوکە منداڵەکەت کاتێکە توانی ئەو کارە ئەنجامدا لەو کاتەدا متمانە بەخۆبوونیەکی بۆ دروست دەبێت کە دەڵێت من دەتوانم ئەوی شە بکەم و وردە وردە بە پێی تەمەن دەتوانی جۆری ئیشەکان بگۆڕێت. و زۆر جار پێویستیان بەوەیە کە ئێمە وا بکەن کە ئێمە وا بکەین کە تێبگەن ئێمە سیقەی تەواومان پێیان هەیە و ئێمە دوور بین لەوەی کە گاڵتەیان پێ بکەین، کارێکی نەتوانین بڵێ ئەها ناتوانی ئەها ئاوای نەخێر بەو شوازەنە و نابێت ڕەخنەیەکی ڕووخێنەر ئاراستەیان بکرێت لە غەڵەتێکدا، بەڵکو هەر کاتێک کارێکمان پێسپاردن غەڵەتێکیان هەبوو پێی بڵێ دەستت خۆش بێ، کارێکی جوانت کردووە، ئافەران، بەڕاستی باشی، ئەگەر بەڵام جارێکی تر ئاوا بکەی باشتر دەبی، ئەو کێشانەشت بۆ دروست نابێت، غەڵەتەکانی بۆ ڕاستکەوە تێبگەێنە و متمانە بەخۆبوونەکەی مەڕووخێنە. و حاجەتێک و پێویستێکی تری منداڵ پێویستی بە فێربوونە، هەوڵ دەدات درک بە شتەکان بکات و شتەکان فێر بێت. دەبینی زۆرجار هەیە منداڵ یاریەکی دەشکێنێت بۆ بزانێت چی لە ناوەدا هەیە، تەنها لەبەرەوەی بزانێت چی تێدایە دەیشکێنێت. ئەو کاتە زۆر جار هەیە دایک و باوکان بەغەڵەت بیر لەمە دەکەنەوە، تووڕە دەبن لە منداڵەکە بۆچی شکاندت، ئەها شکاندت. نە، تۆ دیدی دووەمی ڕووداوەکە ببینە کە ئەو منداڵەت حەز دەکات فێریشتی تر ببێت، بزانێت چی لە ناوەدا هەیە، لەناو ئەو یاریانە و ئەو شتانی کە هەیەی چی هەیە، پێویستی بە شارەزابوونە. یان زۆر جار دەبینی منداڵ پرسیاری زۆر دەکات، بۆ نمونە دەڵێ ئەو پرسیارە بۆ ئاوای، ئەوە بۆ ڕەنگی ئاوای، ئەمە بۆ ئاوایە، تۆ تووڕەمە بەم پرسیارانە وەڵامی بدەوە. دەتوانی باوک بە تایبەت باوک و دایک دەتوانن هەندێک جار هەندێک فکرە بەکار بێنن کەوا دەکات هەم بیر و هۆشی منداڵەکانیان بجوڵێنن، هەم سیقەی خۆشیان بەدەست بێنن، سیقەی منداڵەکانیان بەرامبەر بە ئەوان بەدەست بێنن و وا بکەن وا لە منداڵەکانیان بگەێنن کە دایک و باوکیان ئەوەی کە پێیان دەڵێن لە بەرژی ئەوانە و لە بەرژەوەندی ئەوانە و ڕازگۆن لەگەڵی. بۆ نمونە باوک دەتوانێت بڵێت پرسیارێک لە منداڵەکەی بکات، بڵێت ئایا ئەگەر کەسێک سیارەی پێبوو، حادیسەیەکی کرد، ڕووداوێکی کرد، پۆلیس مرور ئەو سیارە چۆن دەدۆزێتەوە؟ طبعاً ئەو منداڵە پرسیاری بۆ دروست دەبێت کە تۆ تێت گەیاند ڕقەمی سیارەکان هەر کەس سیارەیە و ڕقەمی خۆی هەیە و دەتوانی وەکو یاریەک
لەگەڵ منداڵەکەت بیکەی بڵێ ئەگەر سارەیەک دو سارە دۆزیەوە هەمان ڕقەمیان هەبوو خەڵات دەکەم. طبعاً منداڵەکە ناتوانێت ئەوە بدۆزێتەوە کە ئەو دو سارە بدۆزێت کە ڕقەمیان وەکو یەک بێت، کەواتە تۆ مێشکی منداڵەکە دەجوڵێنی بەوەی کە پرسیاری ئاراستە دەکەی و زۆر جار وەڵامێکیشت بۆ دروست کردووە دوای ئەوە تێدەگات دەڵێ باوکم ڕاست دەکات دایکم ڕاست دەکات ئەو سارانە قەت دو سارە وەکو یەک نابێت، کەواتە وای دەکات ببێتە دەستپێک بۆ ئەوەی لە ئەهمیەتی هەر شتێک کە دەیبینێت ورد بێتەوە بچێتە بنج و بناوانی ئەو شتانەی کە دەیانبینێت، تێبگات ئەو شتانە بۆچی دروست کراون، هەر شتێک گرنگی خۆی و ئیتیمامی خۆی چییە. و منداڵ پێویستی بە یاریکردنە. خاڵی چوارەم لە پێداویستەکان منداڵ بە تەواوەتی بە دڵنیاییەوە هەموو منداڵێک پێویستی بۆیە کە یاری بکات و منداڵێک کە یاریز کەم کات تەمان ئەو مشکلی هەیە لەگەڵ دەوروبەری تێکەڵ نابێت، یعنی یاخود بەدحاڵی بوونێک هەیە پێویستە منداڵ گرنگی پێ بدرێت بۆی کە یاری بکات، بەتایبەت کاتێک تەرخان بکرێت بۆ یاری بکرێت لەگەڵ منداڵەکە و وەکو لە پێشتریدا باسمان کردووە یاریەک بخرێتە بەدەستی منداڵەکان کە کەمترین یاریان یاری کۆمپیوتەری و مۆبایلی بن، بەڵکو یاری تۆپی پێ بێت، پاسکل سواری بێت، ئەوانەی کە سوودی جەستەیی و دەرونیشان لێ دەبێنێت و وا دەکات لەگەڵ خەڵک تەعامل کات و دوورکێتەوە لەو یاریانەی کە بەرنامە بۆ داڕێژرا و نەشیاون. و خاڵێکی ترمان خاڵی پێنجەم پێداویستی بە پێویستیمان بۆ عەدالەت بوون، چۆن دادپەروەر بین لەگەڵ منداڵەکان پێویستیان بەوەیە کە دادپەروەر بی لەگەڵیان و هەموو ئینسانیەت پێویستی بە عەدالەت هەیە، بەتایبەت منداڵیش پێویستی بە عەدالەت هەیە. پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمانی کردووە کە لە نێوان منداڵەکاندا عەدالەت هەبێت و زۆر تەئکیدی لەوە کردوێتەوە. حەدیثێکمان هەیە لە حەسینی کوڕی عامرەوە فەرموویەتی گوێم لە نەعمانی کوڕی بەشیر بوو ڕەزای خوای لەسەر بێ لەسەر مینبەر بوو، فەرمووی ئەعطانی ئەبی عەطیە، باوکم شتێکی پێبەخشیوم. عەمڕەی کچی ڕەواحەش گوێی لەمە بوو، وتی ڕازی نابم هەتا ئەمە بۆ پێغەمبەر صلی الله علیه و سلم باس نەکەی، بۆ ئەو بەخشی کە باوکی داویەتێ دایکی ڕازی نەبوو پێی، چونکە وتی دەبێت لا پرس بە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بکرێت خوا دەڵێ چی، ئەویش بابەتەکەی بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم باس کرد، فەرمووی من هەدیەیەک شتێکم داوە بە کوڕەکەم کە لە عەمڕەی کچی ڕەواحە بوومە، منداڵی عەمڕەی کچی ڕەواحەیە، ئەویش خێزانم فەرمانی پێکردوم کە ئەم بابەتە بۆ تۆ باسکەم ئەی پێغەمبەری خوا. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی ئایا بە هەموو منداڵەکانی تریشت ئەو شتت پێبەخشیون بە میسلی ئەو شێوازە ئەوەی کە بەخشیتە بە ئەو منداڵت بەوانی تریشت بەخشیوە؟ ئەویش فەرمووی نەخێر. پێغەمبەری صلی الله علیه و سلم فەرمووی فاتقوا الله واعدلوا بين أولادكم، لەخوا بترسن و دادپەروەر بن لە نێوان منداڵەکانتاندا و ڕۆیشتە ماڵەوە و بەخشینەکە لە بەخشینەکەی پەشیمان بووە. حەدیثەکەش لە صحیحی بوخاری مسلمدا هاتووە. و زۆر جار هەیە مبەڕیرمان زۆرە بۆی منداڵێک فەزلی بدەین بەسەر منداڵێکی تردا، منداڵێک هەوڵ و تێکۆشانی زیاترە، جۆرێک لە جۆرەکان یعنی وەکو بڵێ مبەڕیر زۆرە بۆی کە تۆ تەفزیلی فەزلی منداڵێک بدەی بەسەر یەکێک تردا، بەڵام دەبێت دایک و باوک عاقڵ بن ئەم فەزل پێدان و ئەم گرنگی پێدانە سەرنەکێشێ بۆ شتی نەخوازراوتر. ئەو نەعەدالەتی دەبێتە هۆی دروستکردنی ڕقوکینە لە بینی منداڵەکاندا و دەبێتە هۆی ئەوەی کە منداڵێک لە منداڵەکان هەست بە کەمی بکات و منداڵەکەی تریشیان ئەوەی کە فەزلی زیاتری پێدراوە بەوەی هەست بە تەکەبوڕ و خۆ بە زلزانین و خۆزەخکردنەوە کا بەسەر منداڵەکەی تردا و دەبێتە هۆی کێشەیەک لە نێوان منداڵەکانیشدا. بەتایبەت منداڵی تازە ئەوە زۆر مشکلی دروست کردەوە، ئافرەت و دایک و باوک کە منداڵێکی تازیان دەبێت منداڵەکانی تر ئیهمال دەکەن، ئەوە بەڕاستی مشکلەیە کە پێویستی بە مراجعە و چاکردن هەیە. گرنگەوەیە وەکو باسمان کردەوە حاجەتانی کە منداڵ هەیەی زۆرن و ئەو حاجەتانی کە ئێمە باسمان کرد تەنها بەشێکن لەو حاجەتان و لەو پێویستیانە، بەڵام بەڵکو وەکو بیرهێنانەوەیەکی ئینشاءالله سوودی هەبێت و ئەوەی گرنگە واجب و پێویستە دایک و باوک بیزانن لەبارەی ئەو حاجەت و پێویستیانە ئەوەیە کە
دەست بگرن بە تێرکردنی ئەو پێداویستیانە بۆ منداڵەکانیان، یعنی چۆن هەوڵ بدەن ئەو کلێنانەی هەیەە لەو حاجەت و پێویستیانەدا پڕی بکەنەوە. هەر منداڵێک لەو یەکێک لەو حاجەتانەدا لەو پێداویستیانەدا کەم کۆڕیمان هەیە و کەم تەرخەمیمان کردووە پێویستە چاکی بکەین و گرنگیان پێ بدەین و بەکارهێنانی ئەم پێداویستیانەش بۆ پەروەردەکردنی منداڵ بێت و سلوک و ئەدەبێکی جوانی پێبەخشین و ئامۆژگاری حەسەنە و باشیان بکەین و هەر کارێک لەم کارانە و لەو پێداویستیانەش بە شێوازێکی شەرعی بەردەستە بکەین بۆ منداڵەکان. داواکاری لەخوای گەورە لە گوناحەکانمان خۆش بێت، ئیسلاحی حاڵمان بکات، ئیخلاص و ئیستیقامەمان پێ ببەخشێت و خوای گەورە لە فردەوسی ئەعلاکەی کۆمان بکاتەوە، لە گوناحەکانمان خۆش بێت و مانگی ڕەمەزان بە خێر و خۆشی بهێنێت بەسەرماندا و کۆتایی ناڕەحەتیەکان بێت و دەروی خێر و ڕەحمەتی خۆیمان لێ بکاتەوە و ناڕەحەتیمان لەسەر هەڵگرێت و ئیسلاحی مشکلەکانمان بکات و خوای گەورە توبەی نەسوح بنسيبي هم لا يكمان بكات. وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين. سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين، والسلام عليكم ورحمة الله.